فەرموو دلێر. باشی. سوپاس، تۆ چۆنی؟ ئاراسم بۆ بانکە. ئاراز لە ماڵ نییە. ئاراز لە ماڵ نییە؟ وەرە ژوورەوە دلێر، با دراوسەکان گویان لە دەنگمان نەبێ، ئایبا. بەخۆ داگەداری ئەو ڕۆ جومعەیە. یانی چی؟ شێتم مەکە بە قوربان. ئەو ڕۆکۆتان ڕۆژی براتە کە ئەو قەردەم داتەوە 6 مانگە گەمەم پێ دەکات. دلێر، خۆ دەزانی ئاراز گاڵتەت پێ ناکات. ئێوە 10 ساڵە هاوڕێن، پێویست ناکات پارە وا بینی ئێوە تێک بدات. هەیان، ئەو برایی تو هەر بەجددیە من هەموو شتەکەم لە بۆ سەلمان، پیاوەتی خۆم، وەفاداری خۆم، برایەتی خۆم، کەچی ئەو هیچ جوابەکی نەبوو. ئەو هەر ئەو دەست و ئەو دەستم پێ دەکات. تەماشاکە، ئاراس، دەزانم لەوێن دەری و جێت لە منە. ئەو پارەیە دینار بە دینار لێ دەستێنمەوە، هەر بە شەق لێت دەستێنمەوە. شەق؟ ئەرێ وەڵا شەق، چونکە هەر بەڕاستی خۆشی لە گەرەنگۆ ئیستیفادەی نییە. ئیدی دێکەمە ناخۆشی. بە پیاوەکانی بابم دەڵێم کە بیگرن هەر بە شەق دینار دیناری لێ بەستێنەوە. ئەگەر حەزیشتان لە شەق نییە، ئەوە بە قانون هەر ئەو ڕۆ بەگرتی دەدا. دلێر، تکایە وەستە دلێر. دلێر. ئاراس. دلێر ڕۆی. قسە مەکە، گوێم لەمە قسەکانت لێر بوو. ئەی چی بکەین؟ خوشکم، لێگەڕە دەستگیر بکرێم، نەجاتم لە دەست لێر. چۆن شتی وا بێت؟ یعنی براکەم لە زیندان بێت و من لە دەرەوە بم، قەت ڕێ بە شتی وا ناکەم. خوشکم، تۆ چیت پێکری؟ ئەوە دەبا حکمەم و پارەی هەموو شتێکی پێگرێت چی بۆم نەکا؟ مۆبایلەکەم بەرێ. ها؟ مۆبایلەکەتم بەرێ. بۆ چتە؟ تەلەفۆنەکەم بۆ دلێر. بۆ تەلەفۆنەکەی بۆ لێرە؟ تۆ قەناعەتی پێ بکەم، 6 مانگە قەناعەتت پێ نەکردووە. واز لە قەناعەت بێنە ئیشم پێیەتی و بمەرێ خۆمە زانم چی یەکەم. ئەلۆ؟ ئاراس، چ دەوێ؟ ئاراس نیم، هەیانم. ئەوە تەلەفۆنی ئاراسیە، ئەدێتو نەتگو ئاراس لە ماڵ نییە؟ ئەزانم لە ماڵەوە بوو، بەڵام نە ئەکرا بیهێنمە دەرەوە لە بەردرگا ئێوە شەڕ بکەن. ئێوە هاوڕێی یەک بوون. دلێر، تکایە مەڕۆ بۆ مەرکەز. من بەیانی ئەو پارەیە و بۆ هەلەکەم. هەفتەیەکیش لەسەرتان ڕاوەستام، هەر ساحێب وعدی خۆتان نەبوون. تۆ حەق نەبێ بەسەر ئەوەوە. من بەڵێنت پێیەم. من یەکەم جارە بەڵێن بە تۆ بەم دلێر. تکات لێ ئەەکەم هەتا بەیانی بۆستە. بەیانی ئەم وەختانە وەرە بۆ ئێرە و پارەی خۆت وەرگرە. بەس تکایە شکات مەکە. ئەو پارەم هەر دەوێتەوە. بەتەمای چی تۆ؟ بیگرە. بەتەمای چی تێم گەێنە؟ تۆ حەق نەبێ. خۆمە زانم چییە. لێ چیەکەی؟ خۆمە زانم. خوشکم، بەس تێم گەێنە، چیەکەی تۆ؟ خۆمە زانم. وەرە دلێر. کوڕمەوە دیسان بۆچی هاتیەوە؟ وەڵا مامنامیق، لە بۆ پارەی هاتیتمەوە. نازانم تۆ یاخۆ لە جێری دەدەی، یان عەقڵت وەری ناگرێ، یان هاتی شێتم بکەی. 100 جارە پێم گوتی ئەگەر چاوەڕێ من دەکەی چاوت بەیەک فلسی ناکەوی. مامنامیق، ئەمەن هەیانی کچت تەلەفۆنی لۆمە کردوونێ، دەنا ئەمن دوونێ دەچووم ئەو کوڕەتم بەگرتن دەدا. دەدەگەی ئەوجا هەیانم لەو بانکە گوتیم پارەکەت دەدەمەوە. بەخوا جێلی، بەخوا کەم عەقڵی، کوڕم هەیان پێ ڕابواردی. مامنامیق، ئەو قسانە جوان نییە، یعنی ئەم قەشمەر زارینگۆمە پێم ڕابێرن. کوڕم ئەگەر قەشمەر زار نەبی چیژێک لەو گۆڕی تەلەفۆنی لۆ کردی وەرە پارەکە دەدەمەوە، ئەوە برایەکەی پێ نادرێتەوە. هەیانی قوربە سەر پارەی لە چێی لۆت بینی. مامنامیق، دەزانی چییە؟ بالەوەی زیاتر نەبتە ناخۆشی. فۆس پاڵەوان باسی ناخۆشی لەگەر نامقی دەکا، لۆ چ دەکەی؟ مامنامیق، دەرێت و بابم ناناسی؟ ئەو دیارە بابشتە من ناناسی. مامنامیق، وەم لێ مەکە بە بابم بە تاهیر مەترەقی برێم بێتە گژت. ئەجاوازم نەکەی لە تاهیر مەترەقی. ڕۆژم ئەگەر لەبەر چاوم بزر دەبی لۆ خۆت بڕۆ بەبێ ئەوەی 1000 زلە و پێلەقەت پێ بکەوی. ئەگەریش نا با دەست پێ بکەم. مامنامیق، پێشەوەی بڕۆم هەیانم لەو بانکە ئەوجا دەڕۆم. دەڵێم بزر بە لەبەر چاوم. مامنامیق، بایشەکە ئەگەر بە خۆشی کۆتایی بێ لۆ بکەینە ناخۆشی. دیسان دەستی پێکردەوە. مامنامیق، هەیانم لەو بانکە بەس بزانم دوونێ بە پاڕانەوە دەیگۆ بەش کاتی لێ مەکە. هەیانم لەو بانکە.
ولا كل مربع شوجتو يهنديها بيتن أمن تحديد بكا ها والقدريني شفتي بصاخي تيدا ئەو جاوە خواردنم خواردی و تێرخۆرە بێدەنگ دەڵێن لە بەرچاوم بزربە هەیانی بانگ نەکەی ناڕۆ ئەگەر پیاو بای تەلەفۆنت لە بۆ پۆلیس دەکرد و ئاراست بەگرت دەدا بەڵام دیارە بێخیرەتی بێخیرەت نیمە دەتوانم هەر بە پیاوەکانی بابم ئاراسی کوڕ پیاوە خۆی لەبەر پیاوەکانی کاکم بەترەخی گورە کوڕم بێکەچی بری بابت نەناسی چاک بابت دەناسم هاتی ئەوزە پێت دەڵێم لە بەرچاوم بزربە هەیانی بانکە کە نەهێشتونێ من بچمە بنکەی پۆلیسی ئەویش بەگرتن دەدەم بانکی کە بزانم دوو قسەی لەگەر ساخکەمەوە باشە مادەم ئەوەندە نییە قسەت وها گەرم و گۆڕە بزانم هەیان تەلەفۆنی لۆچلۆت کردیە هەیان باوکەکەم هەیان وەرە حەیرانی وەرە بڵاو بە باپیر وەرە بزانم کوڕێ مەترەقی دەرێ وەڵایی من هەڕەشەی دەکەم و نازانم چی بزانم لۆ تەلەفۆنی لۆی کردیە دوێنێ وعدم پێیە کە دوو دەفتەرەکەی بۆ بێنم فەرمۆش دوو دەفتەرەکەت پێویست بەژماردن ناکەم من لەسەر وعدی خۆم دوو دەفتەرەکەت بەرە و بڕۆ لێرە ئەوە یەکەم لێ یەقەتان بۆ خۆحافیز مام نامێت چەند باسانیم پێیان کرد کچم ئافرەتێک وا بە ئاسانی پارە پیا بکە نازانی یعنی چی؟ ئەی بۆ پیاوێک بە ئاسانی ئەتوانێ پارە پێیاکە بۆ ئافرەت ناتوانێ بیکە کچم پیاوە بەڵام ئافرەتە پێم بڵێ ئەو شەر مەزارێکە بۆ باوکە تۆمار کردووە پێم بڵێ ئەو تۆ چیت کردووە پێم بڵێ ئەو شەرمەزارەکەم باوکە بۆ لێدەی بۆ لایەنەدەی چی بوو بۆ لایەنەدەی باوکە تۆش ئەدە بسەس تۆش چیم کردووە دانش خەریکە ئەو ئەخلاق و ڕەوشت و پەروەردەی چەندی ساڵە بنیاد دەنێم خەریکە لەناو دەچین هەیان خۆشکم چی هەیان. قوربانە بوو ئەو پارەت لەکوێ بووە پارەی چی ئەو پارەی بۆ تۆی پیا کردیە بۆ تۆ خۆشکم بە چی پێیات کرد هەیە قسە بکە ئەو پارەت بەچ پیا کردیە قسە بکە لا إله إلا الله خوایە سەبرم بدە خوایە سەبرم بدە خوایە جان هەیان قسە بکە باشە گوێ بگرن با بۆ تامگێڕمەوە هەیان لە پێناوبراکەی خۆی کردە قوربانی چوو بۆ لای ڕەسوول کەسێک بوو هەیان هەرگیز نەیدەویست بیبینێت کابرایەکی بێویژدان لەبەر ئەوەی پارێ هەبوو 2 ساڵ بوو هەوڵی دەدا هەیان مارە بکات و بیکاتە ژنی دووەمی هەیان قەت بە خەیاڵشی نەدەهات بە پێی خۆی بچێتە لای ڕەسوول و پێی بڵێ قەرزی براکەم بدەوە و منیش دەبم بە هاوسەرت ئای دنیایەکی چەند غەدارە پارەوا لە هەندێک کەس بکات خەڵکی پێ بکڕن و بیفرۆشن دۆخێکی هێندە بە ئازارە لە پێناو نەبوونی و پارە کچێکی جوان خۆی بکاتە قوربانی هەیان 2 جار قوربانیە یەکێکیان بۆ خۆی کە کچێکی وا جوان چۆن خۆی هەڕاست کردووە ئەوی تریان ئەو خۆشەویستیە گەورەیە کە بۆ براکەی هەیەی ئیتر ڕەسوول 2 دەفتەری دەداتێ و دەڵێ سبەی دێم بۆ ماڵتان کاتی مارەکردن دادەنێم بە سەرچاو چەند ساڵە دەزانی ئەمن چاوەڕێی تومە مشتاقی تومە هەرات و 2 دەفتەر وەی بەسەر چاو ئێستا لەو دێنم
ئەمریکا لە خزمەتدا بم سوپاس دەکەم منە ببووم لە خزمەتتدا دووبارە سوپاس سەرچاو گەلەت بەخێر بێ